ئەستێرەکانی زانکۆ وەک مەیدانێکی ڕوبەڕووبوونەوەی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان، قوتابیان توانە زانستەکانی خۆیانی تێدا تاقی دەکەنەوە. لە هەر پرۆگرامێک دوو زانکۆ پێشبڕچێ دەکەن، بەڵام تەنها یەک زانکۆ چانسی پەڕینەوەی دەبێت بۆ قۆناغی داهاتوو. زانکۆی زاخۆ یەکێک بوو لەو زانکۆیانەی لە سەرەتای پرۆگرام ڕوبەڕووی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بوویەوە. گەرچی قوتابیانی زانکۆی گەشەپێدان ئامادەکاریەکی باشیان کردبوو، بەڵام نەیانتوانی لە چنگ زیرەکی و توانای زانستی زانکۆی زاخۆ ڕزگاریان بێن. 7 کۆی 3.4 دابەشی دوی ناقسی 5.6 بوو. کردداری لێکدانەکە ئەوە جاکرا دواتر دابەشەکە دواتر کۆی لەگەڵ هەفتەکە کرا ناقسی بەشەکەی ترکە 5.6 بوو کرد سالب 17. بۆیە لە کۆتاخاڵی ڕوبەڕووبوونەوە زانکۆی زاخۆ توانی بە کۆی 90 خاڵ بەرامبەر 85 خاڵ مەیدان بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی چۆڵ بکات. زانکۆی گەشەپێدانی مرۆیی خاوەنی 85 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 90 خاڵن. زانکۆی هەڵەبجەش با استراتیژیەکی زۆر باش ڕوبەڕووی زانکۆی نەورۆزی دهۆک بوویەوە. گەرچی چاوەڕوان دەکرا زانکۆی هەڵەبجە خاڵێکی زیاتر بەدەست بهێنێت، بەڵام بەو هەفتا خاڵەی کە تۆماری کرد توانی ئەو قۆناغە ببڕێت، چونکە زانکۆی نەورۆزی دهۆک توانی تەنها 50 خاڵ بەدەست بهێنێت. زانکۆی نەورۆز 50 خاڵ و زانکۆی هەڵەبجە 75 خاڵ. لە پرۆگرامی پێشە و هەردوو زانکۆی زاخۆ و زانکۆی هەڵەبجە ڕوبەڕووی یەکتر بوونەوە. زانکۆی هەڵەبجە لە نێوان کەتەگۆریەکانی ئەدەب و جوغرافیا و هونەر بە دوای خاڵدا وێڵ بوون، بەڵام زانکۆی زاخۆ بە پێچەوانەی زانکۆی هەڵەبجە لە کەتەگۆریە زانستیەکان خاڵەکانی خۆیان بەدەستهێنا. زانکۆی هەڵەبجە خاوەنی 50 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 70 خاڵ. تاکو لە کۆتایی پرۆگرام توانیان بە کۆی 75 خاڵ بەرامبەر 60 خاڵی زانکۆی هەڵەبجە سەرکەوتنی دووەم تۆمار بکەن و بپەڕنەوە بۆ قۆناغی داهاتوو. زانکۆی هەڵەبجە 60 خاڵ. زانکۆی زاخۆ 75 خاڵ. بەڕێزان و خۆشەویستانم زانکۆی هەڵەبجە ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. لە دوای قۆناغی یەکەمی ئەستێرەکانی زانکۆ قوتابیەکان بە ڕۆژانە خەریکی سعیکردن و خواحازرکردن بوون بۆ قۆناغی دووهەم. متەئکیدم ئەم جارە زۆر بەقووەتر لەم مسابقەیە پەشدارە بن و لە ناخی دڵم متەئکیدم ئەم جارە سەرەکەوە. بەتری جارەتی ئەم نقطە بینین و یعنی نیشەوە بدەین و ئەم زیرەکترین شەندێ. مەگەلە کارسەر هەندێک گریە کۆدێچۆ ئینتراکشنی نۆڤینێک و دوو دەشێکین دێچۆ پەیوەندی نۆڤینە خۆ دەشێکین یعنی ئێک پرسیۆرە بگەهێنیتن هەواڵت خۆ تێبگەهێنیتن کۆدێچۆ وەڵامە گەڕینەوە. ئەم قۆناغێکی بجوازیەکە گەلک خاڵە فەریقێدی ئەمە بورۆن بوو ئەمە تاتی نەڤێرێکی وەرەمە گەلەکە بەرزە و دەبێ قۆناغێکی سەرکەبین و ئیشەڵا بەرە فایناڵێ. ڕاستە جارە زەحمەتتر ئە زانکۆ دووک جاستێکی باش نیشاندا بوو بەس مەگەل ئەلا خوبەر هەف کریە هەمی بۆڕۆدا ئیشەڵا ئەمێت سەرکەبین. ئەوەی کەمین جۆرە ئەس پەشتۆر بن دوێ بەرنامەدا بەلێ ئەم ئامادەی نەومەیە خوبەر هەف کری و ئینشەڵا ئەمێت هاتی بوو سەرکەوتنێ و دێ سەرکەبی.
هر دیسا افجاره ما خوب درستایی آماده کردیم و ما آرمان جا خوب کردیم فاینال و با آنها خودم دیگه هینه جوازی که چیا بلند چیا نزم بود بس آرمان جا ما هر یا بلنده ما افجاره گلک خو حاضر کردیم که فایده بین توی پروگرامی دا افجاره و از تشجیع حوالت خود کم اوید جربه من باریا که تمام یا شیان هوالن خواهی انشالله دستر کردن و هی بدارم او استرس نبن و برسوا بسرن خوب درستایی بدن. افجاره ما خو آماده کریه ریسرچتنی بحوثتنی مکانیزم کادی استراتژی کادی و ام هاتین بو سرکفتنه و سرکفتن بو زانکوی باشتر و شانستر. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان خۆشحاڵم بە دیداری ئازیز شا دەبمەوە لە قۆناغی نیوەی کۆتاین و دوو زانکۆ ڕوبەڕووی یەک دەبنەوە. زانکۆی یەکەم، زانکۆی دهۆک. ئەحمەد محمود تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی پزیشکیدا ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. سۆزدار عزیز تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی بێستانکاری ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە بواری ژینگە کار بکات. دڵشاد محەممەد تەمەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی فیزیا ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی گەورەی بواری فیزیا. هەورۆ تاهر تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی کۆمەڵایەتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. زانکۆی دووهەم، زانکۆی ئەمریکی کوردستان دۆک. دارە ئەحمەد تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی کارگێڕی نەوت و گاز ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمان. وارین بەیار تەمەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. ئەنەس کیفاح تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. هەناس سەفەر تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە و بەرنامەکە دەست پێکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. پرسیارەکە دەکەم هەر زانکۆیەک زانی زوو دەستنێوە بۆ تۆنەکە گەر وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. گەر وەڵامەکەی هەڵە بوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر ئەو زانکۆیە ئەو کاتە مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. پرسیارەکە دەڵێ کام شاعری کلاسیکی کورد بەوە ناسراوە کە زمانی باڵندەکان دەزانێت؟ زانکۆی دۆک. فەقێ تەیران. فەقێ تەیران. زۆر ڕاستە. زانکۆی دهۆک بە زانینی ئەو پرسیارە مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێت. لەم کاتەگۆریانە کام هەڵبژێت؟ تەکنۆلۆژی. تەکنۆلۆژی. ئەی یابی ئەی کام لەم جۆرە فایلانەی خوارەوە لەلایەن ویندۆز 7 پاڵپشتی دەکرێت؟ ئەی EXT B NTFS C BSD D هەمویان سی چرکەتانێ. BNTFS. BNTFS. سۆزدار بەڵێ چییە بۆچی NTFS وەڵامی ڕاستە؟ NT file system یا بەرنیاسەت ویندۆز 7 دا
کە دیسکەکانی ویندۆز 7 هەموو لە سەرڤێ فایلی هاتینە فۆرمات کردن. باشە ئەو فایلانەی دی چییە؟ EXT BSD ناز دەکەی؟ تۆ تەنێ ئەوە ناز دەکەی دەزانی ویندۆز 7. باشە بزانین وەڵامەکەتان دروستە. زانکۆی دهۆک وەڵامەکەتان دروستە و بوون بە خاوەنی 10 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چی کاتەگۆریەک هەڵەبژێرە؟ تەکنەلۆژیا تەنها بیمایە. بی کام لەمانەی خوارەوە پرۆتۆکۆلێکی نێتوۆرکینگە بۆ دابەزاندنی ئیمەیل. A FTP B POP3 C SMTP D TCP. دابەزاندن یعنی داونلۆد. موقعنا والشيء اوكي POP3 as vision of the internet protocol or yeah just take us as business. We go for C. Makes sense, yeah. C SMTP. C SMTP. أنس بەڵێ شما SMTP هەڵبژار. ئەسی FTP ئازانم بۆ ئاپلۆدکردنە فایڵە بۆ شێڵ و سایتە دێتە بکارینان و TCP جورێکی پۆرتیە پۆرتێکی ئینتەرنێتەیە ویجا ئەس بێژم SMTP. باشە نێتوۆرک و دابەزاندن یعنی داونلۆدینگ. نێتوۆرکە و داونلۆدینگ. بەڵێ SPTP. باشە بزانین SPTP وەڵامێکی ڕاستە؟ وەڵامی ڕاست POP3 زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک چی کاتەگۆریەک هەڵەبژێرە؟ فیزیا. ئەی یابی؟ ئەی تەنۆلکەی ئەلفا کە بە ناوکی توخمی هیلیۆم ناسراوە لە چی پێک هاتووە؟ ئەی دوو پرۆتۆن دوو نیوترۆن. B دوو ئەلکترۆن دوو نیوترۆن. C دوو پرۆتۆن دوو ئەلکترۆن. D دوو پرۆتۆن سێ نیوترۆن. سی چرکەدانێ؟ هەلیۆم دوو ئەلکترۆن. بس أبي شو اسمه درست أجي على ألف أنا أريد بس بجنب عليه تمام أريد برضه ما يبدو إلكتروني شيء يجي لي أريد درست تەنورکێ بەسیە تەنورکێ دا چرکەتان ماوە؟ وقت شو وەڵام C دوو پرۆتۆن و دوو ئەلکترۆن. C دوو پرۆتۆن و دوو ئەلکترۆن. دڵشاد بەڵێ ناوک ئەلکترۆنی تێدایە بەڕای تۆ؟ بەڵێ ناوک يعني ناوكي تخمي هيليوم نيوكلس بروتوني تدايا الكترون اي ادي الكترون تدانيا بس بعمل ديفوي هزرت شوينا كو دو بروتون و دو الكترون تاع هالبجاردوا ناوكي هيليوم عمل ساروي هزرت شوينا كو هيليوم دو الكترون تداهنا ما ناوكي ما عمل ديف تانولكا الفا شوينا انا ناوكي زانكۆی دهۆک بزانین دوو پرۆتۆن دوو ئەلکترۆن وەڵامێکی ڕاستەیە هەڵێ
زانکۆی دهۆک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 2 پرۆتۆن و 2 نیوترۆن نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان چی کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ Geography or physics? فیزیا فیزیا. Guys. تەنها بیمایە کەواتە بی. تەنۆڵکەی ئەلفا لە چ جۆرە ناوکێک دەردەچێت؟ ئەی ناوکی قورسی پرۆتۆنی زۆر، بی ناوکی قورس و نیوترۆنی زۆر، سی ناوکی سووک و نیوترۆنی زۆر، دی ناوکی سووک و پرۆتۆنی زۆر. سی چرکەدانێ؟ الفا بارتيكل ايش كيش نيوكلوسي دارت كافيت جوا اسم heavy سوك سفك It's civic. It's civic? بس Is it نيوترون قال electron or proton? I think proton. Proton? Is this a smart guess? Yeah. I think. Okay, Yeah. then just tell them. It's okay. Tell them. When you smart guess, do دي it. ناوكي سوك بروتوني زور دی ناوکی سووک و پرۆتۆنی زۆر. You explain it. I'm not sure, but چۆن گەیشتە ئەوەی کە تەنۆڵکەی ئەلفا لەو جۆرەی ناوک دەردەچێت کە ناوکی سووک و پرۆتۆنی زۆرە. بۆمان شی بکەنەوە. They're asking to explain. no كأم ظني no كيوي سو ناوکی سووک چییە؟ يعني civic. سڤک و برا بتر بو بروتوني تيتن بو نيوتروناي دابكارينا. أما چونکو نیوترۆن ئەس بینم ئەو دیە ئەگەر ناوک سووک و ئەلفا پارتیکل دەردەچێ یان دەبێ قورس بێ منطقیەن منطقیەن heavy nucleus or weak nucleus. باشە بزانین ناوکی سووک و پرۆتۆنی زۆر وەڵامێکی دروستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست ناوکی قورس و پرۆتۆنی زۆر. زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەقاڵاش بەدەست بێنن. زانکۆی دهۆک چی کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ بایۆلۆجی. ئەی یا بی؟ ئەی. کام جۆر لەم گیان لەبەرانە دەتوانن لە هەمان کاتدا هەناسە وەرگرن و هەناسە بدەنەوە؟ ئەی مەمکدارەکان، بی کرمەپانەکان، سی باڵندەکان، دی ماسی بێبڕبڕەکان. سی چرکەتانێ؟ مەمکدارەکان دینە. ئەحمەد باڵندەکان کرمەپانەکان چیە؟ ئەفە ماسی هەناسوی کرمەپانەکان لێ زاردن؟ نه فلات و وەرمز دە چرکەتان مابوو؟ دەبی وەڵامەکە شتێک بی زوو وەڵام بژی لە سەریشکای بژی ماسی بێبڕبڕەکان. دی ماسی بێبڕبڕەکان. زانکۆی دهۆک چ ماوە تەخیر بوون؟ ینی دڵنیانە بوون لە وەڵامەکەتان؟ نعم أولي هزر كيركو عم يتخلط أو ديك يعني جبدينا راح يجيشني بينا ودرست بۆچی ماسی بێبڕبڕەکانتان هەڵبژارد؟ چونكي ماسي أسر كان ماسي كو خياشي ميتين أو إكسر ده هما لبا كيديري دو بات كتن بالضبط لە هەمان کاتە توانێ هەناسە هەڵبژێت و هەناسەش بداتەوە. بله ئەدی مەمکدارەکان چین؟ مەمکدارەکان دەزانن؟ مەمکدارەکان بەڵێ. ئەمین هەمی ئێمە ناتوانین ها؟ نه ناتوانین دەبێت شتێک بێناو ئاوێ بی و لەسەر ئاوێش بی. ئەی کرمەپانەکان ئەم توی کەلیمێ درستەوەی تێ ناتگەشتین؟ کرم ینی چیت بێژن؟ خشۆک وەرەس دەبێ خشۆک خشوکەکان کرمێت پان. کرمەپانەکان ینی کرمێت پان. خۆش تەفسیرە. باڵندەکانیش ناتوانن ها باڵندەکان؟
باشە ماسی بێ بڕبڕەکان بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ. باڵندەکان وەڵامی ڕاستە زانکۆی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی لە جوگرافیاش ئەی. جوگرافیای کوردستان دەکەوێتە نێوان کام دوو هێڵی درێژی سەر ڕووی زەوی؟ ئەی 20 بۆ 30 پلە. بی 35 بۆ 50 پلە. سی 50 بۆ 55 پلە. دی 55 بۆ 65 پلە. هێڵی درێژی. longitudinal. Longitude بس. I don't even understand the question. I don't خط understand. 36 Don't explain it to me. We don't have a lot of time. Okay, guys. کاتان خەریکە نامێنێ وەڵامێکم بنێ. بی 35 تا 5. بی 35 بۆ 50 پلە. وەڵامەکە پرسیارەکە تێگەیشتن؟ بەڵێ فام کرد. هێلێت درێژی. تەنێ هەناست تێنەگەیشت نا؟ ئاچی تێناگەیشت. هێلێت درێژی نەمن. I don't know what that is. یعنی هەناز و وارین چما پرسیار فام نەکرد نا؟ ئەنەس ji bo wan şerh nekir. بەڵێ منێ دوو جوورێت هێڵایەتێن یەت پانی سەڕۆی زەوی و یە درێژی. یە درێژی. درێژی بەڵێ. کوردستان کەوتۆتە نێوان یاخود کام دوو هێڵ. پرسیارەکە ئەوە بوو. ئەنەس 35 بۆ 50 پلە. ئەو وەڵامی هەڵبژار. بەڵێ. باشە بزانین 35 بۆ 50 پلە وەڵامێکی دروستە. زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوانی دەخاڵ. زانکۆی دهۆک لە کەتەگۆریەکان کە ماوەن چیە لە بژێرن؟ بایۆلۆژی. لە بایۆلۆژی تەنها بی ماوە کەواتە بی. ماسی کڕکڕەدارەکان بۆ ژێرکەوتن و سەرکەوتن لە ناو ئاودا پشت بە چی دەبەستن؟ ئەی چەوری ناو جەرگیان. بی تورەکەی هەوا. سی هەناسەدان. دی پولەکە. چی چرکەتان هەیە؟ بەس چ معنۆ کردکردارەکان؟ کردکردارەکان معنای چیە؟ وەکو شارک وەکو پرش ئەوەی کە ددانی هەیە ددانی کیژ هەیە. پێم هەناسەدانیان سوورەکەیەوە. دا چرکەتان ماوە؟ ئەحمەد هەناسەدانم تورەکە. وەڵام بی تورەکەی هەوا. بی تورەکەی هەوا. بۆچی تورەکەی هەواتان هەڵبژارد؟ زۆر جار لە ماسی دەبینین ئەوەیەکی هەوای هەیە ئەو بۆ سەرکەوتن و داهاتنە. باشە و ماسیانەی کە تورەکەی هەوایان هەیە لە جۆری کڕکڕەدارەکانن ئەو ئامنات شارک. ئەدی هەناسەدان ناتوانن هەناسێکی زۆر هەڵ ببژن بچنە سەر ئاو. هەناسەکە بنەوە بچنە ژێر ئاو. ناخۆ بەشەر نییە. بەس لەناو ئاو چۆن هەناسە بن ئەو کات بەس نەنەفسیوێ ئۆکسجینە ئەوە دەتکێشی ینی نە فۆرمێ گاسەیە وەکو ئینسان نییە. باشە تورەکەی هەوا وەڵامێکی ڕاستە.
وەڵامی ڕاست چەوری ناو جەرگیان زانکۆی دهۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان لەو کاتەگۆریانی کە ماوەن چی هەڵەبژێرن؟ تەندروستی تەندروستی. ئەی لە تەندروستیش بڕیاریان داوە ئەی هەڵبژێرن کەواتە ئەی. ئەرکی هۆرمۆنی ADH کام لەمانەیە؟ ئەی هاوسەنگی شەکر، B هاوسەنگی ئاو، C هاوسەنگی پرۆتین، D هاوسەنگی چەوری. هاوسەنگی یعنی باڵەنس. I think it's not shaker. It's not O. yeah It's either protein. I think it's protein. so you go with that از بشم سیان دی see It's either C or D. از بيجن بروتين I should be protein دقيق متأكد من بروتين؟ دەچرکەتان ماوە؟ چاورینە because of I don't think. سي هاوسەنگی پروتین. C هاوسەنگی پرۆتین. هەرەجە هۆرمۆنی ADH دزان چییە؟ ادينو هيدروجين قد بیرامە باختصار أنتي- ناهی خصی بس ام كابوينا ام نيوسين. ئەنتی دیورێتیک هۆرمۆن. oh my god ئیشەکەی چییە؟ یعنی ئیشەکەی ئێوە دەبێژن هاوسەنگی پرۆتین. باشە زانکۆی ئەمریکی کوردستان بزانین ئەرکی هۆرمۆنی ADH هاوسەنگی پرۆتینە. وەڵامی ڕاست هاوسەنگی ئاو زانکۆی ئەمریکی نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ تەندروستی بی تەندروستی. لە تەندروستیش تەنها بیماوە. کەم دەردانی هۆرمۆنەکانی ڕژێنی ئەدرنالین دەبێتە هۆی کام لەم نەخۆشیانە؟ ئەی نەخۆشی شەکرە، B نەخۆشی زەهایمەر، C نەخۆشی ئەدیسۆن، D نەخۆشی پارکینسۆن. سی چرکەتانەیە؟ صيدلي سرخونوا كان باركنسون هي شكوى عصبية بترنقل علاقة بأدرينالين شكل جي انسولين كامبي اديسون وزهايمر بيجا زهايمر اه مش بيجي خودستوش بيجي ادرينالين شو لا تذكيرينينا ده شركتانەیە؟ ايش كيف؟ اديسون وەڵام نەخۆشی ئەدیسۆن سی. سی نەخۆشی ئەدیسۆن. چی بوو ئەحمەد کێشەیەکتان هەبوو نەتانەزانی لە نێوان چی و چی کێشەتان هەبوو؟ لە ئێمە ئەوڵ نەخۆشی شەکرە بەوانە پەیوەندی بە گوڵاکاگۆن و ئەنسولینەوە هەیە. ئەوە لە شەکرە نەجاتتان بوو. نەخۆشی زەهایمەر، نەخۆشی ئەدیسۆن، نەخۆشی پارکینسن. نەخۆشی زەهایمەریش پەیوەندی بە مشکە هەوەیە کە شت لە بیرەکەیەوە. ئەویش وامازانی کە وامان حزبمان کرد کە بەلگێمە نەویدن یا ماوینە نەخۆشیە پارکینسۆن و ئەدیسۆن. باركنسون جيش ايشي عصبية كنيوروباثيك يعني دەزانی چییە پارکینسن؟ يعني قادر رجفن دەسەلەر دلرزنا محەممەد علیکلایە و نەخۆشی هەبوو. ڕاست نەخۆشی ئەدیسۆن بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چی کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ جغرافيا جوگرافیا. لە جوگرافیا ئەوەی کە ماوە تەنها بیە کەواتە جوگرافیا بی. کام لەمانەی خوارەوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا بەدەست دروست کراوە؟ ئەی
ڕووباری کۆنگۆ B ڕووباری زەی بچووک C کەناڵی سوێس D گەروی هورمز بس جماعة ورنا درست روباري كونغو روباري زي بتشوك الدفمة مستحيل بتاعه كان مان ميد هناس سروشتينيا They do canals يعني canals are باش ندير do handmade كانال سويس سي كانال سويس C کەناڵی سوێس هەناز تۆ دزانی کەناڵی سوێس لەکوێیە؟ نازانی بل مصر ئەی کەنداوی هورمز هەناز وتە لەکوێیە؟ مصر سوێس Really? تەواوە That's Niles. Nile. هەدی کەنداوی هورمز نزارستي نيوان اوروبا وافريقيا أري تقريبا لە باشووری ئێران زەی بچووک لەکوێیە؟ لا دفمة ليرة لای خۆمانە باشە کەناڵی سوێس بزانین وەڵامێکی ڕاستەیە درست زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی دهۆک کەتەگۆریەکە لە بشێرن كيمياء کیمیا تمام كيمياء فرخينيا ئەی یابی أي هذا ئەی ئاوی پاشایی ئەکوارێگیا لە تێکەڵکردنی دوو ترش بە ڕێژەی جیاواز دروست دەبێت کە دەتوانێت زێر بتوێنێتەوە ئەو دوو ترشە کامانن ئەی ترشی ئایۆدی و ترشی هایپۆکلۆرید B ترشی گۆگردیک و ترشی فلۆرید C ترشی کلۆرید و ترشی نایتریک D ترشی کاربۆکسیلی ترشی نایتریک 29 گۆگردیک شركتان ماوە أشخد بأي أون سي نظام منين متأكدة؟ كان أبدا متأكدة شو تظني؟ شو تظني؟ أول شيء دائما جديك اسم دقيقة كلوريد ونيتروجين أيوة يود قال أصلا حاليا شو قد أي بيشتصل أي ما هاش طني شركة يلا إيشكي زو وەڵامێکم بنێ اي ترشي ايودي وترشي أي. هايبوكلوريد ترشی ئایۆدی و ترشی هایپۆکلۆرید ئەکوا ڕێگیا یاخود ڕۆیال وۆتر دەزان چییە؟ أو ملوك ئاوی ملوک ملوك زێر دەتوانی بتوێنیتەوە پێی سي نبيت سي چۆن گەیشتنا و نەتیجەیە نازم راستي ما معلومات سرنا بس ترشي ايودي اصلا حالينات ئاسن دەحەلینێ بله باشە بزانین ترشی ئایۆدی و ترشی هایپۆکلۆرید وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە زانکۆی دهۆک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ترشی کلۆرید و ترشی نایتریک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن كيمياء بي کیمیا بۆ خۆشتان دەزان کە کیمیا تەنها بی ماوە کەواتە بی هێمای گشتی ئەڵقەی ئەلکان کام لەمانەیە A CNHN B CNH2N C CNH2N كام 2 D CNH2N كو 2 سي شركتانه Just say it. يس بي بي B
CNH2N چۆن وا بە خێرایی زانیتان کە CNH2N وەڵامێکی ڕاستە قانون نمانه ما خواندی خوێندوتانە ئەڵلقەی ئەلکان چییە ئەڵلقەی ئەلکان دەزانن کیمیایی خود بژنێ بعربیت بژنێ کیمیای عضوی یعنی کاربن تێدایە بەس ئەو خۆ قانونێ تێنیت چێکردنەوە ئەلکان و ئەلکەین و ئەلکاین و وانا ویجا مەل ینی منهەجی داوەرگرت بوو بیرامەدە باشە ینی ئۆرگانیک کیمستری باشە بزانین NCN H2N بزانین وەڵامێکی ڕاستە زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی دهۆک لەو کەتەگۆریانەی کە ماون لۆژیک بیرکاری هونەر ئەدەبیات مێژوو وەرزش چیە مێژوو ئەیوبی هەیە بی شێخ مەحموود مەلیکی کوردستان لە ساڵی 1990 دوای ئەوەی کە لە شەڕی بەردەقارەمان بە برینداری کەوتە دەست ئینگلیزەکان بۆ چ وڵاتێک دوور خرایەوە ئەی هندستان بی سعودیە سی کوێت دی تورکیا سی چرکەتانەیە تورکیا نەبوو لەبەرەوەی لە تورکیا هاتەوە سعودیا ئەو هەرفێت کوێت هەرفێت هندستان بەلا ئەی هندستان ئەوڕۆ بەڵێ شێخ مەحموودی نەمر بەڵێ کە لەو شەڕەی بەردەقارەمان لە بازیان کرا دوای ئەوە بە برینداری کەوتە دەست ئینگلیزەکان بەڵێ چۆن بڕوات وایە یاخۆ چۆن بڕواتان وایە کە دوور خراوەتەوە دوای ئەوە بۆ هندستان بۆ تورکیا یا کوێت نەبوو یاخۆ سعودیە نەبوو لەبەر ئەم تەڵەبەی کۆمەڵایەتیمە بەشی مێژووی لە ڕابردوشڵم خێنی پێم وایە لە پۆلی 12 خێنیتمان بە تاکیدم لەوەی کە چۆ هندستان بریان هندستان لە ماوەشی درێژ باشە زانکۆی دهۆک بزانین هندستان وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان ئەو کەتەگۆریانەی ماون لۆژیک بیرکاری هونەر ئەدەبیات مێژوو وەرزش چیە لە بژێرن چینا مێژوو ئەنەس تۆ ژەڵی مێژوو گرۆپ هەمید مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی ماناییەکان گەلێکی کۆنی کوردستان بوو شاری ئیزرتوو پایتەختیان بوو شوێنەواری ئەم شارە دەکەوێتە نزیک کام شاری ئێستای کوردستان ئەی شاری سنە بی تەپەقەڵایکی لە نزیک بۆکان سی شاری هەمەدان دی گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور سی چرکەدانێ جماعت ئەفەت بێژە قەومێ ئەودی مانایەکان پایتەختەکە بۆ ئێزروتوت بێژنەی ئەتکەفتێت کیشنکە بش دەڤێت کوردستانیش بۆ هەرچوان شارێستنە تەبەقەڵاکی نزیکی تو I don't have information on that. ئەس بێژم ئەزێوێ هەلبژێن دا چرکەتان ماوە دی گوندی بێستان سۆر لە دەشتی شارە دی گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور ئەوە دوور و درێژە ناوترێ ئەنەس بەڵێ دوور و درێژە وەڵامەکە بەڵێ
گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور باشە بۆچی ئەو وەڵامەتان هەڵبژارد ماناییەکان هیچ زانیاریتان هەیە لەسەری بەڵێ ماناییەکان معلومات هەیە زانیاری هەیە بەێ دەربارەی گوتی و میدی و مانایی ئەم جێتوە ئێدیت زانین بەس ئەوە ئەس پێژم گوندێ بێستانە بێستان سۆر ینی زۆر دڵنیانین بەڵێ باشە گوندی بێستان سوور لە دەشتی شارە زوور بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست تەپە قەڵایکی لە نزیک بۆکان زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک چ کەتەگۆریەک هەڵەبژێرن هونەر هونەر ئەی یابی بی بنەچەی سەمای سامبا کە بە سەمایەکی ڕیتمی و زیندوو ناسراوە لە تێکەڵکردنی کەلتور و میوزیکی کام لەم گەلانە پێک هاتووە ئەی ئیسپانی و بەرازیلی بی ئیتالی و ئیسپانی سی ئافریکی و بەرازیلی دی ئەفریقی و ئیتالی سی چرکەتانەیە ئەستا ئیسپانیا نەچونە بەرازیل پرتغالی چون نەوێرێ ئەحمەد بەڕای من ئەوەیە بەڕای منژیە ئەفریقی بەرازیل شاکیرە هەیە گۆرانکە دێت لە ئەفریقیا و لە بەرازیل دەرێ سی ئەفریقی بەرازیلی سی ئەفریقی و بەرازیلی ئەحمەد ئەفریقا لەکوێ و بەرازیل لەکوێ ئەم کللتور و میوزیکە چۆن تێکەڵ بوو بەڵام مایگریشن هەبوو یعنی ئیممیگریشن هەبووە چۆن بەرازیلی چون بۆ ئەفریقای ئەفریقا باشە ئەفریقی بەرازیلی بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان لۆژیک بیرکاری هونەر ئەدەبیات وەرزش چی هەڵەبژێرن بیرکاری ئەی یابی ئەی ئەگەر x y یەکسان بێ بەیەک و x کۆ y یەکسان بێ بە ڕەگی 5 ئەوە x توان سێ کۆ y توان سێ دەگاتە چەند ئەی ڕەگی 5 لەسەر 2 b ڕەگی 5 c 2 ڕەگی 5 d سێ ڕەگی 5 سی چرکەتانێ X ممكن y x أنا باقي بينج y بيتا x square root of 5 x plus و x لقدوني أفز بتا x x لقدوني x y x أري x y x يعني با x cubed plus y cubed equals what Zizi just guess one دا چرکەتان ماوە okay x شو كيش كيف دين بيجن do I think square root of c دو راقي بينج دوو ڕەگی 5 سی هو أنا قلت توانیتان حەلیکەن معادلەکە توانیتان چارەسەریکەن یا هەر ئاوا فریان نەکەوتن ئەی چۆن دوو ڕەگی 5تان هەڵبژارد ئەنەس چۆن دوو ڕەگی 5تان هەڵبژارد بای چانس ینی هەر ئاوا نەتانزانین چەکە لۆژیکی چوینە ئەو دی لۆژیکیانە بیتانکردەوە باشە چۆن باسی ئەو لۆژیکەمان بۆکە بزانین چۆن هەکە x لەگدۆنی x یەکسانە بە x بیتن با پێدویە دوو ڕێگێ 5 بیتن x توان سێ کۆمکردنی y توان سێ باشە دوو ڕەگی 5 بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ
زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی دهۆک چی کاتەگۆریێک هەڵبژێرن؟ هونەر. هونەر. لە هونەر تەنها ئەی ماوە ئەکەواتە ئەی. سەمای واڵز کە لە سەرەتاکانی سەدەی حەڤدەهەم لە ڤیەننا سەری هەڵدا لە چەند ترپە پێک دێت؟ ئەی 2 ترپە، بی 4 ترپە، سی 5 ترپە، دی 3 ترپە. سی چرکەتانەیە؟ سەما قسەکەی سەدەی حەڤدەمە چەقی هەفتێ ڤیەنە دەرکردی چەند تاپۆ بێت؟ بلا سێ بیت. دی 3 ترپە. دی 3 ترپە. دڵشاد چۆن زانیتان کە واڵز لە 3 ترپە پێک دێت؟ ڕۆستی ئەم نات بشڕۆستین. ینی وەکی ئەوەی شەکیرانە بوو زوو زانیتان سامبا. باشە 3 ترپە بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان کاتەگۆریەکان خەریکە کەم دەبنەوە. ئەوانی کە ماوەن لۆژیک، بیرکاری، ئەدەبیات، وەرزش چی هەڵبژێرن؟ بیرکاری. بیرکاری. تەنها بی ماوە کەواتە بی. ئەگەر ئێکس یەکسان بێ ڕەگی سێجای 2 جاران 2 توان 1 لەسەر 2 ئەوە ئێکس توان 2 دەکاتە چەند؟ ئەی ڕەگی 2، بی ڕەگی سێجای 2، سی ڕەگی سێجای 4، دی ڕەگی 4. سی چرکەتامێ؟ چەندی بە 2.2 درستە ڕاگە سجوای ئێستا ڕاگەی دەبێتە ڕاگەی 2 I think. تاکیدی؟ حتونکە ئەوێ؟ It's either D or دا چرکەتان ماوە. I don't know. وەڵام ئەی ڕاگە 2. ڕەگی 2. These are so hard. But it says what is x squared? ئەنەس کێشەکەتان لەوەدایە کە کاتتان کەمە ئادارە کاتەکەتان کەمە ناتوانن چارەسەریکەن یاخود چییە کێشەکە یا پرسیارەکە زۆر قورسە. بەڵێ هەکە وەختێ کێم بیت بۆ هاو کێشەکە بەڕۆفتر سودێ لۆجیکی بکارینی بکارینی. یعنی لەبەرەوەی کە کاتتان نییە لۆژیکیانە بیر دەکەنەوە وا پێدەچن کە ڕێگی 2 وەڵامی ڕاست بێت. ئەبخونا ئەو دیە نا عشوائیە ینی بەس ئەمە شێوازێ حەلکردنێ خۆ. باشە ڕەگی 2 بزانین وەڵامێکی دروستە یاخود هەڵەیە. ڕەگی 4 وەڵامی ڕاستە. زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک ئەو کەتەگۆریانی کە ماون لۆژیک، ئەدەبیات، وەرزش. لۆژیک هەڵدەبژێرن. لۆژیک بی. تێکڕای 12 ژمارەی موجب یەکسانە بە 25. ئەگەر هەر ژمارەیەک لە 120 زیاد بێت ئەوە تێکڕاییەکان چەند زیاد دەبێت؟ ئەی لە 125، بی لە 150، سی لە 120،
دی لە سەدا 12 سی شرکەتانەیە ئەگەر هەر ژمارەیەکی 20 ساڵی هەگەر هەر 20 ساڵی زراقی هەموو 25 12 ژمارەی موجب بنە 25 نابنە 25 تو سامێ وێ 20 ساڵی تاوێ سەر 20 ساڵی زیاد هەچ کوتە بۆ هەرێک شۆ جودا چێت کە نەرسی هەچ کوتە هەمی دەسرکە سی 20 ساڵێ سی لە سەدا 20 دڵشاد چۆن گەیشتە ئەو بڕواایە ئەگەر تو هەر ژمارەێکیش وە 20 ساڵی ژێ زێدەکەی فارغ ناکات هەگەر تو سامش ناوێ 20 ساڵی ژێ زێدەکەی باشە بزانین لە سەدا 20 وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی دۆ گۆڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێناکۆی خاڵەکانتان 60 خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان لۆژیک ئەدەبیات وەرزش کامیان هەڵە بژێرن وەرزش ئەی یابی ئەی لە کام لەم وەرزشانەدا ژمارەیەکی زۆرتر وەرزشوان لە ناو یاریگادا یاری دەکات ئەی ڕێگبی یونیۆن بی ڕێگبی 7 سی ڕێگبی لیگ دی فوتبۆڵی ئەمریکی سی چرکەتانەیە ئەمریکی گەلێک بترتنين عدد بلايرز او ديكيت راجبي وفوتبول بوزاي هوريزون كان بس كيش راكيش شو زي دارا دينينا متأكدي؟ وعفشينينا؟ اوكي ده شركة ماوا سي راجبي ليج سي راجبي ليج ڕێگبی دەزانن چییە یا وەرزشی ڕێگبی بەڵێ کامێ ئەوە وەکی ئەمەری فوتبۆڵ ئەمریکیە بەس هەندە یۆسا فەرقن پچەکە جیاوازەجێ بەری فوتبۆڵ ئەمریکی هات بۆ چێگرن بەس ئەزانم باشە لە نێوان ئەو ڕێگبیانە یونیۆن 7 لیگ ئێوە بۆ لیگتان هەڵبژار ڕێگبی یونیۆن یۆسە ئەس بێژم یۆزە لعبت كان بزانين رجبي ليج وەڵامێکی ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست ڕێگبی یونیۆن زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک دیسان لۆژیک ئەدەبیات وەرزش چی هەڵە بژێرن لۆژیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ژمارەیەک دوو جار زیاد بێت و هەر جارێک لە سەدا 20 زیاد بێت ئەوە بەگشتی ژمارەکە چەند لە سەد زیاد کردووە ئەی لە سەدا 44 بی لە سەدا 40 سی لە سەدا 4.40 دی لە سەدا 2.40 سی شرکەتانەیە ده شرکەتان ماوە بی چلش ساده دی بی چلش ساده لە سەدا 40 بی لە سەدا 40 چۆن حسابتان کرد هەگەر ژمارەیەک دوو جار زیاد بیت بۆ نمونە
هەموو ژمارە دوو جارە هەندی خۆڵێ بێت هەر جارێکێت و 20 ساڵێ پاڤەیە سەرێ زانمێشناوی چندش ساڵێ چ بدا سەر بدا 40 ساڵ باشە بزانین لە سەدا چل وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان خۆتان زانیتان کە هەڵەیە وەڵامی ڕاست لە سەدا 44 نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان ئەو کەتەگۆریانەی کە ماون تەنها ئەدەبیات و وەرزش کامیان هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەیوبی هەیە؟ ئەی فەرهەنگی ئاریان ڤاج لە دانانی دکتۆر محەممەد ئەمین هەورامانی چ جۆرە فەرهەنگێکە؟ ئەی کوردی بۆ فارسی، بی کوردی بۆ عەرەبی، سی فارسی بۆ کوردی، دی کوردی کۆن بۆ کوردی نوێ. سی چرکەتانەیە؟ فارسی بۆ کوردی. Wait, ئەڤژیکە It's فارسی بۆ کوردی and there's کوردی بۆ فارسی. و کوردیۆ کەون بۆ کوردیانێ. فارسی بۆ کوردی ئەو کوردی بۆ فارسی زیکۆ. I think it's فارسی بۆ کوردی. فارسی بۆ کوردی؟ دا چرکەتان ماوە. ئەو بیت. سی فارسی بۆ کوردی. سی فارسی بۆ کوردی. بۆچی فارسی بۆ کوردی وەڵامیشی ڕاستە بەڕایەوە؟ چونکو ئەس بژم وەختی من و فەرهەنگێکی چێکێت دەش لغەتە وانە دەست پێکێت بۆ لغەتەوە یا دایکێ ئەس بژم وسڵ باشە بۆ ئەیکەواتە بۆ عەرەبی بۆ کوردی یا کوردی بۆ عەرەبی نەبێ کوردی بۆ عەرەبی نەبێ قامت ئاری بۆرەپتر ڕەخێ ئێرانێ فارس و ئەون بجا ئاریان ڤاچ ئێوە لە ناوەکەوە وا دەزانم. باشە بزانین فارسی کوردی وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست کوردی کۆن بۆ کوردی نوێ. زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک ئەدەبیات وەرزش تەنها بی ماوەکەواتە بی. لە یاری فوتبۆلی ئەمریکیدا چی بە یاریزانی سەرەکی دروستکەری یاری دەگوترێت؟ ئەی رانینگ باک، بی لاین باک، سی کۆرنەر باک، دی کوارتەر باک. مامەڕێی جەماعی دی کوارتەربەک. دی کوارتەربەک. متأكد مش سي هوني دڵشاد بەڵێ تۆ کوارتەربەکت هەڵبژار زیاتر یا بە گروپ هەموو؟ ماوە گرۆپ. چۆن زانیتان کوارتەربەک وەڵامێکی ڕاستە؟ بەرمان گولێ بووە ئەم نەفانت vê سپۆرتێنە پرۆستی بەس ما گولێ بووە گوێ بووە. بەڵێ ئەی لاین باک ئەو نییە؟ پشت ڕاست نیم. هەندێک جۆرە نەجۆبدانەمە بوو بسیۆرش نازانینەمە ینی باک دەبەحسی پشتەیە ئەم پاک ئەوی کە پارێزگاری دەکا هەمووی باکە. باشە کوارتەربەک زانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان مەدەزێنە کۆی خاڵەکانتان 7 خاڵ.
زانکۆی ئەمریکی کوردستان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات لە ئەدەبیاتیش تەنها بی ماوە کەواتە بی ئەم هۆنراوەیە خاکی جزیر و بۆتان یعنی وڵاتی کوردان سەد حەیف و سەد مەخابن دەیکەن بە ئەرمەنستان لە نووسینی کام شاعری نەتەوەیی کووردە ئەی ئەحمەد هەردی بی حاجی قادری کۆیی سی شێخ ڕەزای تاڵەبانی دی فایق بێکەس سی چرکەتانێ I have no idea. أحمد هردي بس معلومة سردي بس این چی بجن؟ I think 60% دي So فايق بكس. بوكوري باکوری بود Still have some time to think. دا چرکەتان ماوە دی فایق بکەس فایق بێکەس بۆچی فایق بێکەستان هەڵبژارد شكمان لعبو وأحمد هردي بس ئەحمەد هەردی و فایق بێکەس ئەدی حاجی قادری کۆیی شێخ ڕەزای تاڵەبانی شێخ ڕەزای تاڵەبانی هیچتان خوێنەوە لە دەی دۆزی شعرەکانی هەجمیتیایە ئەوانەی اكو ستایل الشعري از بيجم ستایل الشعري فایق بکەس باشە فایق بێکەس بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە حاجی قادری کۆیی وەڵامی ڕاست بوو زانکۆی ئەمریکی کوردستان نەتانتوانی کۆتا دەخال لەم قۆناغە بەدەستبێنن بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی دهۆک زانکۆی ئەمریکی کوردستان توانی 40 خاڵ بەدەستبێنێ و زانکۆی دهۆک توانی 70 خاڵ بەدەستبێنێ بەڕێزان و خۆشەویستان کۆتا قۆناغماوە ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی پاش کەمیشی تر دەینەوە وڵاتە ئەم چوینە بەرەف لوجیکی ئێمە هەردووی بە شێوەیەکی گرتن ئەیوبی مەیەکژێ دەست جوابدا ئەوژی ئەی بوو گوتی ژمارەت موجبێت 12 موجب 20 ساڵی سەرزیدەکەی گشتی لێ چەند زیدە بیت 20 ساڵی مەژی گوت 20 ساڵێ و خۆشبەختانە ئەو یا دروست بوو یا دوێ گوتی ئەگەر ژمارەکێ تو دو جارە 20 ساڵی لێ زیدەکەی دیف ئێک یاشمەوە هەر 40 سادەیە دوو فی 20 سادێ بەرێ یا درست ئەو بوو 44 سادێ ئەو چەکتە سەراتی لاکن مەخەلەتی ما کاتگۆریا فیزیۆی هەڵبژارد پرسیارێک بۆمە هات گۆهر تەنورکەکانی ئەلفا بە ناوەکی توخمی هیلیۆم ناسراون لە چی بێک تێدن بەرسەوەمە ئەو بوو دو پرۆتۆن دو ئەلکترۆن بەس بەرسەوە درست ئەو بخۆ دو پرۆتۆن دو نیوترۆن بوون کاتگوریا بیولوژی ما هەڵبژارد ژبەر کۆمەباریها بۆ هەر پرسیارێک ژبێت ئەم دەشێم دەستایی جواب دەین لێبلێبوورین بە پرسیارێک جهات کو ئەمەشیان دروست جواب دەین ئەوژی ماسیە کردکردارەکان استیفادەی لە چ بکەن بۆ هاتنا خوارێ داوێدا یانجی چوونە سەر ئاوێ و مە تۆرەهەوای جوابدا لێبلێبوورین بە بەرسفات درست بە کۆی دەنگ کەتەگۆری مێژمان هەڵبژار و ئەو پرسیارێکی ئاراستەمە کرا باسی شێخ مەحموودی نەمەری کرد کە لە ساڵی 1990 کاتێک لایەن بەریتانەکان و بریندار کرا گواستراوە لۆچێ لە بەوەی بخۆم لە بواری مێژوو دەخین و معلوماتی باش تا ڕادێکە لە بواری مێژوو توانیم زۆر بە ئاسانی بە جوابی وەڵامی پرسیارەکە بدەمەوە کە بەرەو هندستان گواستیانەوە وقتی ما کاتگوریا بیرکاریە هەڵبژاردی پرسیارە ڕایگۆ بوومە هات جواباوێ پیچەک یا درێژ بوو بەس ئەم شوێن لۆجیکی بچینە جوابای ما دەرەخست دوو ڕایگی پێنج بوو درست بوو ما باش فیزیۆژەگر بوو ما پرسیار هەبوو سەر تەنورکە ئەلفا کۆدەکی خۆلوکێ دا دەچیدن ما دەزانی کە پرۆتونی زورە بەلێ ما نازانی کو یا سووکە ئان یا گران بوو ما خەلە دەرکەت بەلێ یا درست یا گران بوو پرسیارە دوێت کاتگۆریا جوگرافیدا ئەس بێم چەک پرسیارەکە لۆجیکی بوو پترش پرسیارەکە علمی بوو چونکە ئیدی هەمی ڕووبارێ سرشتی بوون ئەوە بتنێک و مرۆڤ بێژیتن قناتێک بۆ ئەن چانەڵک بۆ کۆ مرۆڤێ چێکری بوو دەرباز بوون ئاوێ لەو مامە ئەو هەڵبژات ڕاستی مەگوت یا ئەدەبیاتێ دەپتر پرسیار ئەش دەرvê Kurdistanê hên belê ser Kurdistanê bûn û pisyar
بحثی هەورامیت کرد بجا ماجی هزارچت کرد مثلا جلک کردیت هەورامی يعني سليمانية وعردات كانوا وسليمانية نزيكي إيرانية بتر يعني خلقي وبيك بات هدو تشيدن بجاش بر هنده ما قوتي فارس بو كردي أبخو كردياني يا كيفن بو كردياني بو بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشەوەی دەست پێ بکەین زانکۆی ئەمریکی کوردستان گۆڕانکاریشی کردووە پێکەوە با بزانین ئەو گۆڕانکاریە چییە؟ گۆڕانکاری زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک هەناس سەفەر پێش برچێکە بەجێ دەهێڵێت بۆ نیهاد عەبدوڵڵا. نیهاد عەبدوڵڵا تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی سێهەمی بەشی کارگێڕی نەوت و گاز ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمان. نیهاد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. بەڕێزان و خۆشەویستان وەک دەزان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر زانکۆیەک دوو خوێندکار دوو قوتابی دێنە لای ئێمە بۆ هەردوو قوتابی سێ پرسیارەیە پرسیارەی پێنج خاڵی لەسەرە. پێشەوەی دەست پێ بکەین ئەمێ کۆی خاڵەکانتان پێ بڵێم زانکۆی ئەمریکی کوردستان 40 خاڵ زانکۆی دهۆک 70 خاڵ. ئێستا با لە زانکۆی دهۆک ئەحمەد بفەرمێ بۆ ئێرە. ئەحمەد بەخێراتی لە زانکۆی ئەمریکی کوردستان دارا. دارا بەخێراتی ئەحمەد بەخێراتن هەردووتان ئامادەن خۆتان ئامادەکەن دەست بکەنە سەر بۆتۆنەکان سێ پرسیار هەیە بۆ ئێوە لێگەڕێن با پرسیارەکە بە تەواوەتی بخوێنمەوە گەر دەستان نابە بۆتۆنا پێشووی پرسیار بخوێنمەوە ئەوە دەبێ وەڵامەکە بنەوە گەر وەڵامەکەتان هەڵەبوو بۆ نمونە گەر ئەحمەد وەڵامەکەی هەڵەبوو ئەوە دەچمە لای دارا و پرسیارەکەی هەمووی بۆ دەخوێنمەوە ئەو کاتە مافیەوە هەیە وەڵام داتەوە و پرسیارەکە پێنج خاڵی لەسەرە سێ پرسیار هەر پرسیارە پێنج خاڵ. پرسیاری یەکەم بۆ ئێوە ئامادە بن. ڕێگای هامیلتۆن بە کام پارێزگای کوردستاندا تێدەپەڕێت؟ زانکۆی دهۆک سلێمانی سلێمانی هەڵێ دارەتۆ هەولێر 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 ڕاستە و دارا پێنج خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووەم پرسیار ڕێژەی ترشی کلۆریت لەسەر ترشی نایتریک لە پاشا ئاودا چەندە؟ پاشا ئاو ڕۆیەڵ وۆتر. ئەحمەد نسبە ینی نیسبەکە چەندە؟ 1 بۆ 2 1 بۆ 2 هەڵەیە دارا تۆ دزانی؟ 1 بۆ 3 1 بۆ 3 یاخود 1 لەسەر 3 چۆنە پێم بڵێ کامیان سەیە کامیان یەکە؟ نایتریک ئێکە نایتریک یەکە و کلۆریت سێیە. کۆتا پرسیار بۆ ئێوە ئامادە بن. پرسیارەکە دەڵێ 5 کەس بە زۆر خۆیان خستە ژێر چەترێکی بچووکەوە بەڵام کەسیان تەڕ نەبوون ئەمە چۆن دەبێت؟ چەتر 5 کەس بە زۆر خۆیان خستە سەر ژێر چەترێکی بچووکەوە چەتر ئەمبرێلا بەڵام کەسیان تەڕ نەبوون ئەمە چۆن؟ زانکۆی دهۆک ئەسڵەن نەبل باران نەبوون یانی لە بن باران نەبوون نەبل باران نەبوون. زۆر ڕاستە زۆر زۆر سپاس بۆیەوە جەرگانی خۆتان. پرسیارێکی لۆجیکی بوو یعنی باران نەبێ کەس تەڕ نابێ. دوو بەشداربووی تر لە زانکۆی دهۆک سۆزدار سۆزدار بەخێراتی لە زانکۆی ئەمریکی کوردستان وارین سۆزدار و وارین هەردووکتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیار هەیە بە هەمان شێوە بۆ ئێوە. پرسیار یەکەم بۆ ئێوە ئەو ماددە کحولیە کە لە ناو خواردنەوە کحولیەکاندا بوونی هەیە ناوی چییە؟ زانکۆی دهۆک
ئالکۆڵ ئالکۆهۆڵ هەڵەیە ناوی مادەکە دشەی وەضەحکەی چۆن واضحیکەم لەوە وازەحتر ینی مادەیەکی کحولی هەیە لە ناو کحولە لە ناو مەشروع لە ناو خواردنەوە کحولەکان کحولەکە ناوی چییە؟ نازانێت ئیسانۆڵ ناوی مادە کحولیەکەیە دووەم پرسیار بۆ ئێوە خۆتان ئامادەکەن وریابن پرسیارەکە دەڵێ سەمای مازوورکە سەمای فۆلکلۆری کام وڵاتە مازوورکە زانکۆی دۆک ئەفریقیا ئەفریقا هەڵەیە مالێژیا مالێزیا هەڵەیە پۆڵۆنیا وەڵامە ڕاستەکەیە کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ گەورەترین هێرشی ژاپۆنیەکان بۆ سەر ئەمریکا لە جەنگی جیهانی دووەم چ هێرشێک بوو؟ هێرۆشیما جاپانەکان بۆ سەر ئەمریکەکان هەڵێ ڤیتنام هەڵەیە هێرشەکە واتە ئەتاک پیر هاربەر پێرل هاربەر وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی خاڵەکان بەدەست بێنن زۆر زۆر سوپاسانەکەین دەتوان شوێنەکانی خۆتان دوو بەشدار بووی تر لە زانکۆی دهۆک دڵشاد لە زانکۆی ئەمریکی کوردستان ئەنەس دڵشاد و ئەنەس هەردووکتان بەخێر بێن و سێ پرسیار بە هەمان شێوە بۆ ئێوە هەیە و هەر پرسیارە پێنج خاڵی لەسەر و خۆتان ئامادەکەن پرسیارەکە دەڵێ یەکەی پێوانەکردنی پاڵەپەستۆی خوێن چییە؟ یەکەی پێوانەکردنی پاڵەپەستۆی خوێن چییە؟ وحدەت القیاس پرێشەر پەستان پرێشەر وحدەکەی چییە؟ ناوی چییە؟ پرێشەر بەچی قیازەکرێ؟ پەستان نێجوورن ئەیTM و پاسکاڵێ هەیە هی خوێن بڵات پرێش یازۆم 120 هەیە بە چ شتێک پێوانە دەکرێت قیازەکرێ بەچی؟ یەکەکە چییە؟ یەکەکە ئەن جیهاز دیڤایس یەکە وحدە یەکە وحدەت القیاس چی بڵێم نازام دەستانە تازانی وەڵامە ڕاستەکە ملیم جیوە دووەم پرسیار بۆ ئێوە خەبارەی ڕام بە چی یەکێک دەپێورێت؟ دڵشاد گێگابایت زۆر ڕاستە و پێنجخەڵتان بەدەستێنا دڵشاد پێنجخەڵی بەدەستێنا بۆ زانکۆکەی کۆتا پرسیار بۆ هەردووکتان وریابن پرسیارەکە دەڵێ گریت ئایرۆن نازناوی چ وەرزشێکە؟ گریت ئایرۆن نازناوی چ وەرزشێکە؟ یاخود گریت ئایرۆن کاتان خەریکەتەوە بێ زانکۆی کوردستان دهۆک ئەنەس کریکەت هەڵەیە دڵشاد ئۆلمپیکس هەڵەیە فوتبۆڵی ئەمریکی نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن زۆر سوپاسانەکەین دەتوان چۆن شوێنی خۆتان دوو کۆتا بەشدار بوو لە زانکۆی دهۆک هەورۆ بەخێراتی لە زانکۆی ئەمریکی کوردستان نیهاد هەورۆ نیهاد هەردووتان بەخێر بێن سێ پرسیار بە هەمان شێوە بۆ ئێوە پرسیاری یەکەم کام جۆری ماسی دەتوانێت بەبێ ئاو بژی؟ کاتان خەریکە نامێنێ
دولفینی شین ماسی دولفین دۆلفین بەس تەنها دۆلفین ئەبێ بە گشتی بێ بە گشتی جۆرەکەی چی پێڵەن جۆرەکەی دولفینی شین چی شین بەڵێ دۆلفینی سپی دۆلفینی سوور نیهات تۆ نازانی نازانێت نیهات ماسیە سیدارەکان ئەوانەی کە سییان هەیە دووەم پرسیار یەکەی پێوانەکردنی تێشکدانی ناوکی توخمەکان چییە؟ بەستە پێورێ؟ بەچی دەپێورێ یەکەی پێوانەکەی بێکیۆرێڵ بی کیو یان کیوری وەڵامە ڕاستەکەیە کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا پێنج خاڵە بزانین کێ بەدەستی دێنێت پرسیارگە دەڵێ ناوی گروپی وڵاتانی گەورەی پیشەسازی جیهانی چییە؟ ناوی گروپی وڵاتانی گەورەی پیشەسازی جیهانی چییە؟ نیهات گروپی G20 هەڵەیە ئەوڕۆ نازانی؟ نەخێر نازانێ گروپی G8 زۆر سپاسانەکەین دەتوانین بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش زانکۆی ئەمریکی کوردستان بوون بە خاوەنی 50 خاڵ بەداخەوە زانکۆی ئەمریکی کوردستان بەجێمان دەیەڵەن بەڵام دەتوانن لە ساڵی داهاتوو بێنەوە و بەشدار بن زانکۆی دهۆک بوون بە خاوەنی 80 خاڵ زانکۆی دهۆک لەگەڵمانە دەمێنێتەوە و دەچێتە قۆناغێکی داهاتوو و قۆناغێک نزیکتر دەبێتەوە لە خەڵاتی براوەی یەکەم کە ئەویش بۆ هەر قوتابیەک 5,000 دلارە و خەڵاتی براوەی دووەم یاخود دووەم زانکۆ هەر قوتابیەک 2,500 دلارە بەڕێزان و خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە کاتێکی خۆش هەر شاد بن ڕاستی ئەس گەلێک پێ خۆشحاڵ بووم کە ئەم بووینە بەشێکیش بێ بەرنامەی و ڕاستی ئەس گەلێک فایدە بوومش ئەو پێزانینێتنی ئەوێت مزانین ئەس گەلێک پێ خۆشحاڵ بووم کە من پشکداری دەوی بەرنامەیەدا کرد ئەس دەرەکانی زانکۆ ji ber gelek sebeba êkiş wan sebeba ew bû ku demê me xwe berheft kirî bû merhela dwê qonaxa dwê ڕاستی پێشبڕکیەک و گەلا جوان بوو کە ئەپرتونتیەک دۆ تەڵەبا هێزت خۆ شیۆنت خۆ بین نادارێ و بوومە گەلە پێزانین و ئەم تێدا فێر بووین ئەvە یەکەم جار بوو کو ئەس بەشدار بوون دوێ بەرنامەدا بەلێ ئەکسپیرینسێکە گەلێکە خۆش بوو و مە گەلێک معلومات جی وەرگتن ئش پرسیارە ژی و وەکی دیژی کومە خو بەرهەفت کردی و گەلێک هەڤڵێن نوژی مەکرد بەسیۆ گرنگ ئەوە کومە بەشداری کردی دەست خۆشی زانکۆ دیتکردن و ئینشاءڵڵا لە ساڵا بێتن دێ بە شێوازێکی و استراتیجیەکانی هێنە بەڕۆمەجی و دێ سەرکەوین ئینشاءڵڵا ئەس ئەف جۆرە بەشدار نەبووم بەس ئەس هاتم دا تەشجیع هەڤڵەت خۆ بکەم چونکو وە گەلێک خۆ حازر کرد بوو vê بەرنامەجی بەس ئیشەڵڵا ساڵات هەت ئەم سەرکەوین لەم قۆناغانەیە لەم کۆمپەتیشنانەیە منافەسانەیە گرنگترین شت ئەوە نییە بردنەوە بێ گرنگترین شت ئەوەیە بەسەربەرزی بەشدار بیت ئەگەر کلێگە یەکەمیش نهێنی سرت بەرز بێ مەبەستی بەشداریکردمان لەو بەرنامەی ئەو بکەوە سەر بکەوین تاوەکو فیناڵ ئەو بە قۆناغێکەکەمان دەرباز کرد قۆناغی دوێمشمان دەرباز کرد ئینشاءڵڵا لەو قۆناغی سێنت باشترین شێخۆ حازر دەکەین بتوانین دووبارە بەرە فیناڵ بچین ئەم بەشداری ئەستێرەکانی زانکۆ بووین ji بۆ سەرکەفتنێ و سوپاس بۆ خودێمە سەرکەفتن ئینا و ئاناهیا خودێ ئەم دلسەر سەرکەفتنە بەردەوام بین ji بۆ فایناڵێ وڵا هەستێ دەست چ بێژم هەستێم گەرەك ئەزی کەیف خۆشم قۆناغا ئەول مەبووران یا دوێژی مەبووران نوکە ئەم شەش زانکۆ بتنێت مانیش کوردستانی هەمیە و ئینشاءڵڵا بەرە فایناڵی دێچین Ez gelek ev xweş min çunku gez gel heval xwe derbas bû merhele dêv da û heval min jî gelek kategoriyê lew ixtiyar kirin ew têde şaraza bû elhemdillah em derbas bûn em dêçin bû faynalê jî خوشحالی و ئەڤرەمشیان سەرکەفتنێ دەستخۆ بەخین ئەوژیش ئەگەر هەندێ بوو و استراتیجیامەوە باش بوو ومە هەمیە هاریکاری کرد پێک و بوو هەلبژاردنەوە بەرسڤێن درست البته نوکە دەخەلەکە دەست بکرد و هیویدارین و قوتابیتمە مۆرالەکە هەرە بدەن فێ قۆناغێ سەڵامەتی دەڕواز بکەن
بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. زانکۆی جیهان، زانکۆی سۆران. ئەگەر یەک دەنگەشقاردە دەبێت و لە ژوورێکی تاریکدا مۆمێک و فانووسێک هەبێت کامیان یەکەم جار دادەگیرتێنی؟ حسابات بێن بەزەوە زۆرشم بیستوە و شتێکی چۆنەڵی کۆنیش. کام لەمانە باوترین جۆری دژەتەنە لە ناو خوێندا؟ بە پێی پرسیارەکە دەڵێتن گەورەترین تەوژم جا بە پێیە و توان و کورکردن و لێدەرکردنەی چاسەکە گەورەتر دەبێت گەورەتر دەبێت بە نەرخ. پێشبڕکێکەی نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی سۆران کۆتایی هات.